کەسی بۆ سەر بەرامبەرکردنی هەموو کەس ئازادە لە بانگەشەکردن بەڵام ئازاد نیە لەوەی کە توێتیژی بەرامبەر بە لایەنی بەرامبەر. سەرەتا دەستخۆشتان لێکەم ئێستا لەبەرەوەی لە ناو ئێمە هەڵمەتێکی بانگەشەی گەرمی حیزب و لایەنە سیاسیەکان بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئێمە لەگەڵ ئەوەیان کە هەموو کەسێک ئازادەوە ئەتوانێت بانگەشی خۆی بکە بەڵام تا ئەو ڕادەی نەکات ئاستی تونوتیژی و زەرەر بە بەرامبەرەکەی بگەێنێ ئێمە لەگەڵ ئازادی ڕادەربڕین و ئازادی فکر و بیر و هۆشەی بەڵام نەگاتە ئەوەی کە تونوتیژی لەو بابەتانەیە ڕووبە هەروها خاڵێکی تر کە هانی ئێمە یا ئەم بابەتە بکەین هەڵبجە پایتەختی ئاشتیە ئێمە ئەبێ بە هەمومان ئەم نازناوی بپارێزین و هەوڵ بین کە بانگەشەیەکی باشی تەندروستانە لەم سنوورەیە ئەنجام بدرێت و هەموو حزب و لایەنێک ئازادە بانگەشەکانی خۆی بکات بەڵام نەکاتە ئەوەی کە پێشێلی تونوتیژی نابەرامبەرەکەی بکات بۆی ئەمە هۆکارێک بوو کە ئێمە لەم کاتەیە بۆ ئەو گەنجانی کە لە بازنەکانی هەموو حزب و لایەنەکانی پارێزگای هەڵەبجەیە کارەکەن ئەمڕۆ لەگەڵیان نابین بۆیە بتوانین بە هەمومان و پێکەوە ئەو بانگەشانە چۆن بکەین چۆن بتوانین تەندروست بێت چۆن بتوانین ڕوبەڕووی کێشەی یاسایی نەبینەوە چۆن بتوانین مافی بەرامبەر بپارێزین و بە ئاشتیانە و هەروەها ئێرە شاری پێکەوە ژیان و ئاشتیە کەواتە بێم ناوبانگەکەی بە هەمومانەوەی پارێزین و هەدەفە ئەساسەکی ئێمەش لەسەر ئەوە بۆ کە ئەمڕۆ ئەم سیمیناراکەین بۆ گەنجانی پارێزگای هەڵەبجە. ئێمە بابەتەکەمان گشتگیرە بۆ هەردوو ڕەگەزە و لە کاندیدەکانیش کە بەشداری بکەن هەم ئازادن و هەم کاتێکە تۆ تونوتیژی ئەەکەی لەوە چێ کاندیدێکی ژنیش تونوتیژی بکە لەوە چ وەکو پیاوێکیش تونوتیژی بکە بۆی ئەمانە ئەوەن کە ئێمە هۆشیاری بە سەرجەم کە لایەنەکان ئەدەین بە سەرجەم هەردوو ڕەگەزەکە ئەدەین بۆی بتوانن کە تونوتیژی و بپارێزن و هەروە ئیش لەسەر پاراستنی شکۆی مرۆڤەکان و کەرامەتیان بکەن. بڵێ ئێمە هەموو هەڵبژاردنەکان چ عێراق یان هەرێمی کوردستان ئێمە وەکو دەستەی سەربەخۆی مافی مرۆڤ تیمێکی هەڵبژاردننی تایبەتمان هەیە کە لە سەرجەم و نووسنگانە پێک دێت چاودێری دۆخی هەڵبژاردنەکە ئەکەن لە ڕێی ئەو پێشێلکاریانەی کە ئاکرێت و هەروەها ئەو کەم و کورتیانەی کە لە هەڵبژاردنەکانە هەیە بۆیە ئێمە ئەماناکەینە راپۆرتێک و ئاراستی دەستی سەربەخۆی مافی مرۆڤی دەکەین و دەستەش لە ڕێی خۆی و ئاراستی لایەنە پەیوەندیدارەکانیەکە بۆ ئەوەی جارێکی تر ئەم کەم و کورتیانە یان ئەم تونوتیژیانە یان ئەم پێشێلکاریانە دووبارە نەبێتەوە لەو ناوچانی کە هەڵبژاردنیان تێدا کراوە. ئامانج لەم کۆبوونەوەیە و ئامانج لەم سیمینارەشەوەی کە چۆن بتوانێت ئێمە زانیاریمان لەبارەی